بەخوای قەیرانی غاز بەڵێرەوەلا قەیرانی غاز هەیە، قەیرانی نەوت هەیە، قەیرانی خزمەت گوزاریەکان بەعام بەخۆ دەزانیەوە ئێستا وەرزشستانە وەرزی سەرماوسۆڵەیە بە تایبەتی ئەو ساڵە کە ڕێژەی باران و بەفر و لافاوەکان و کارەسەت سروشتەکە زۆر بووە. یعنی پێویستە حکوومەتی هەرێم ینی ئاورێک لەو خەڵکە بداتێتەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەکان هەم لە ڕووی نەفت و غاز و ڕێگاوبانەکان ینی بەڕاستی کارەساتە یعنی حکوومەتێکی الحەمدولیلا نەوتمان هەیە غازمان هەیە یعنی خەڵکەکە بەبێ نەفت و غازبی بەخوای دەڵێن بەبەر ناکەوی نازانم ینی لەوانەیە چەندین کۆمپانیا دەست بەسەر ئەو غازەی دابکردن لۆ مەزالی بازرگانی خۆیان ئیتر ینی غاز نامێنی و خەڵکەکەش زاوە ناو سنتری ناحیە غاز نییە گوندەکانیشەوە هەر نایانگاتێ لەبەر ڕێگاوبانەکان هەتا حاڵەتێکانی هەندێک خراپن خزمەت گوزاریەکانی تاو ناگاتێ بەرێ ئارێ وەڵڵا ینی گرفتەی زۆر گەورەیە ینی ئەگەر غاز دەبوو ئەوە ینی نەوت نەبی غاز نەبی ینی هیچ نابی. هەزمەی غاز بۆ تەلەفۆن لەگە مدیرنەحەیە کردی مدیرنەحەی هاتیە شوتەی لۆ دابین کردینە شوتەکان تەوزیعیان کردی لەوەی کما پێمەوە بە ناکەوین لە ناو خەرچی چێشەوت گرفتن لە دروستەبی لە بە ئەو وەزعانە وەڵی لە خوارێ نایەت لە سۆران لە بە ئەوەی کمە لە سۆرانش هەر کمە دابین ناگرێت لەو مەعمەلانە زیاد بی غازەکە حیسیان کم کردیتۆ ئێجا نازان حساب کوکم کرایتەوە ئەمە لەوەی نازانین ناوەڵ هەمووی بە نەکەتیە زۆر کم مایە هێشتا دووبار کەش بینم ئەگەر پشێ بیت